ئەو کاتتان باش قوتابیان دەست دەکەین بە پێداچوونەوەی کتێبی خوێندنەوەی کوردی بۆ پۆلی سێیەم. یەکەم بابەتمان لە سەرەتای ساڵەوە. لە سەرەتای ساڵەوە لەگەڵە من بن و کتابەکانتان لە پێشتان بی، لەگەڵە من بیخوێنەوە و پەنجەتان لەسەر وشەکان بی. لە سەرەتای ساڵەوە براکانم، خوشکەکانم، هاوڕێ خۆشەویستەکانم، دەرگای مەکتەب کرایەوە، پشووی هاوین بڕایەوە، جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە، بە یەکتر شاد دەبینەوە، ڕێگای خوێندن دەگرینەوە. براکانم، خوشکەکانم، هاوڕێ خۆشەویستەکانم، دەرگای مەکتەب کرایەوە، پشووی هاوین بڕایەوە، جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە، بە یەکتر شاد دەبینەوە، ڕێگای خوێندن دەگرینەوە. کاکەی فەلاح لە دیوانی چرۆ ئەو شیعرەی نووسیوە. دێنە سەر واتای وشەکان. وشە واتە: هاوڕێ، هەڤاڵ، هاوڕێ، هەڤاڵ، پشوو، پشوو، بەهەن ڤەدان، بەهەن ڤەدان یاخود حەسانەوە، حەوانەوە. ڕاهێنان وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. چۆن پشووی هاوینت بەسەر برد؟ باسی پشووی هاوین دەکەی، چۆن پشووی هاوینت بەسەر برد؟ کوێ، کوێ واتە چێندەر، شوێنە، بۆ زانین هێلانەیە. هەروەک لە شیعرەکەمان خوێندمانەوە کە قوتابخانە بۆ زانین هێلانەیە. ئەو وەڵامانە لە دەفتەرەکانتان نووسرایە، ئەگەر نەتان نووسێ ئێستا دووبارە پێداچوونەوەی بکەنەوە بینووسنەوە. قوتابخانە. دێنە سەر بۆشاییەکان. ئەم بۆشاییانە بە وشەی گونجاو تەواو بکە. شیعرەکەمان هەریەکە و بەشێک وشەی لێ کەم کرایتەوە، نەنووسرا، لادرایە، دەبێت تەواوی بکەین. براکانم، خوشکەکانم. بۆشایی دووەم: هاوڕێ خۆشەویستەکانم. سێیەم: جانۆرەی قوتابخانەیە. چوارەم: کە بۆ زانین هێلانەیە. ئەلێ دەنووسی خوشکەکانم، هاوڕێ، قوتابخانەیە، زانین. سێ وشەی دەنووسی. چار ببوورە. دێنە سەر چاڵاکی دوو. لە کتابەکەمان نمونەی داینێ، دەڵێتن چی؟ کوڕ، وشەی کوڕ هەیتمان نیشانی دەکا و کۆشی دەکاتەوە. ئەم کوڕە، ئەم کوڕە. لێرە کۆی دەکاتەوە ئەم کوڕانە، واتە لە دوو کوڕ زیاتری لێیە. ئەم کوڕانە، ئەم کوڕە، ئەم کوڕانە. چەند وشەیەکی داینێ دەڵێتن تۆش ئەم وشانە وەک ئەوەی سەرەوەی لێ بکە. کرێکار، ئەم کرێکارە، ئەم کرێکارانە. جوتیار، ئەم جوتیارە، ئەم جوتیارانە. کیژ، ئەم کیژە، ئەم کیژانە. دار، ئەم دارە، ئەم دارانە. گوڵ، ئەم گوڵە، ئەم گوڵانە. هەر لە بۆ نمونەی با یەکەکتان لە بۆ بنووسم. ئەوانەمان هەموو ڕۆژان نووسیتەوە، ئەوەی ئەگەر دەزانی نەینووسیتەوە ئێستاکە مەجالە پێداچوونەوەی بکات و تەواوی بکە.
ئەم کرێکارە تاڕەکەی لا دەبێت باش ئەم کرێکارە ئەلێرە دەیکەینە چی کۆ ئەم کرێکارانە ئەم کرێکارانە وشەکانی تریش بە هەمان شێوە نیشانەی لە بۆ زیاد دەکەی بە تاک و بە کۆ دێنە سەر بابەتی دووەممان ڕەوشتی باش باشە بزانین چنە ئەو ڕەوشتە باشانە کە دەبی هەمان بیت سیروان خوشکێکی بچووکی هەبوو ناوی ڤیان بوو ڕۆژێک سیروان لە خوشکە بچووکەکەی خۆی پرسی ڤیان کە دەچیت بۆ قوتابخانە بەکوێدا دەڕۆیت ڤیان گوتی بەسەر قەراغی ڕێگادا دەڕۆم سیروان ڤیان ئەگەر ویستت لەم بەری ڕێگاکەوە بپەڕیتەوە ئەو بەری ڕێگاکە چی دەکەیت ڤیان ببورن زۆر تێپەڕی ڤیان وەڵام دەداتەوە ئەگەر بمەوێت لە ڕێگا بپەڕمەوە بەلای ڕاست و چەپمدا دەنۆڕم ئەگەر دیتم ئۆتۆمبیلێک دێت لەلایەکی ڕێگاکە ڕادەوەستم تا ڕادەبورێت ئینجا دەپەڕمەوە سیروان ڤیان لە خوێندنگە چی فێر دەبیت ڤیان ئەو دوو نوختە واتە ڤیان قسەی دەکاتن دوو نوختە لەسەرێکە دوو خاڵ لەسەرێک گریا فێری خوێندنەوە و نووسین و ڕەوشتی بەرز و وێنە و ژمارە و گەلێک بابەتی دیکە فێر دەبم خاڵێک دانرایە واتە ڕستەکە کۆتایی هات دەوەستی سیروان لە کاتی پشوودا چی دەکەیت ئەو هێمایەمان هەیە ئەگەر ئەو هێمایە دیت واتە پرسیارکردنە بە شێوەی پرسیار دەیخینەوە لە کاتی پشوودا چی دەکەیت ڤیان لە پشوودا دەچمە مەیدانی قوتابخانە و لەگەڵ هەڤاڵەکانمدا گەمە دەکەم و ئازار بە کەس ناگەێنم سیروان پێم بڵێ ئەگەر خاما یا شتێکی دیت لە گۆڕەپان دۆزیەوە چی یا شتێکی دیم دۆزیەوە بە شوێن خاوەنەکەی دەگەڕێم و دەیدەمەوە ئەگەر نەمزانی هی کێیە دەیدەمەوە دەستی مامۆستاکەم ئەوە ڕەوشتی باشی ڤیان بوو دێنە سەر وشە واتە خاوەن واتە خودان یعنی خودان دوو قەڵەمم خاوەن دوو قەڵەمم یەک واتای هەیە ڕادەبوێت تێدەپەڕێت ڕێگا جادە شاڕێ شەقام هەڤاڵ برادر ئاوەڵ گەمە یاری یاخود وازی دۆزیەوە دیتیەوە دەنۆڕم تەماشا دەکەم دێنە سەر ڕاهێنان ئەو ڕاهێنانە وەڵامەکانیان هەمووی لە دەفتەرتان دەبی هەبی نووسیبتانەوە ئەگەر نەتان نووسیا ئێستا لەگەڵ دەوی من وەڵامەکان وەرگرن و بینووسنەوە سیروان خوشکێکی بچووکی هەبوو ناوی چی بوو ناوی ڤیان بوو ڤیان کە دەچوە قوتابخانە بەکوێدا دەڕۆی بەسەر قەراغی ڕێگاکەدا دەڕۆیشت ڤیان لە قوتابخانە چی فێر دەبیت فێری خوێندن و نووسینەوە و
ژمارە و ڕەنگەکان و گەلێک شتی تر فێر دەبم. ڤیان ئەگەر پێنووسێکی لە گۆڕەپان قوتابخانە دۆزیەوە چی لێ دەکات؟ چی لێ دەکات؟ بە دوای خاوەنەکەیدا دەگەڕێت، دەیداتەوە، ئەگەر نەیدۆزیەوە دەیداتە دەستی خاوەنەکەی. هەمووی لە کتابەکەت هەیە لەناو بابەتەکەی، دەگەڕێی وەڵامەکان هەڵدەبژێری و دەینووسیەوە. ئەم دێڕە بە خەتێکی جوان بۆ خۆشنووسیە، بە خەتێکی خۆش دەنووسیەوە. قوتابخانە بۆ زانین هێلانەیە. بابەتە چکەمان هەیە؟ چۆلەکە و ڕێوی. چۆلەکە و ڕێوی. وێنەی دەبینین، وێنەی چۆلەکە، ئەوەش ڕێوی. چۆلەکەیەکی جوانکیلە لە دارستانێک بۆ دانەوێڵە دەگەڕا. لە ناکاو ڕێویەکی لێ پەیدا بوو. پەلاماری دا و گرتی. چۆلەکەی بەسە زمان لەبەر دەستی ڕێوی تەڵەکە بازدا، وەکو بیناو ئاو دەلەرزی. ڕێوی بە فیزێکەوە لە چۆلەکەی پرسی: ئەرێ پێم ناڵێیت تۆی بێدەسەڵات بۆچی دڵخۆش و بەختیاریت؟ بەڕاستی سەیرە، من بەم هەموو هێز و توانایەمەوە هەمیشە دڵتەنگم. کە ئەو فاریزە دەبینی کەمەک ڕادەوەستی بەو شێوەیە: من بەم هەموو هێز و توانایەمەوە هەمیشە دڵتەنگم. کەچی چۆلەکەیەکی لاوازی وەک تۆ هەردەمە لە ئاوازێک لێ دەدەیت و ئەم چڵ و ئەو چڵ دەکەیت. خاڵمان هەیە وەستانەکەت بڕێک زیاترە لە وێرگوڵەکەی لە فاریزەکەی. بۆ شێوەیە ئەم چڵ و ئەو چڵ دەکەیت. چۆلەکەی بەستە زمان بە ترس و لەرزەوە گوتی: ڕێوی ئەگەر دەتەوێت هۆی بەختیاریم بزانیت، بەرم بدە با بفڕمە سەر یەکێک لەو چڵانە. ئەوجا گوێم لێ بگرە، نهێنی خۆمت لێ ئاشکرا دەکەم. جا ئەگەر گوێم لێ بگریت لەوە چاکتر نییە سیسەڵەیەکی وەک من بخۆی؟ ڕێوی هەندێک بیری کردەوە و ئەوجا چۆلەکەکەی بەڕەڵا کرد. چۆلەکەکە فڕیە سەر دارێکی بڵند و تۆزێک حەسایەوە. گوتی: ئەی ڕێوی، من سەرەڕای بێدەسەڵاتیم هەمیشە دڵخۆش و بەختیارم، چونکە هیچ بیر لە ئازاردانی کەسانی دی ناکەمەوە و زۆرداریم بە خەیاڵ نایەت. بەڵام تۆی فێڵباز بە ئازاردانی بێدەسەڵاتانەوە خەریکیت و هەر بیر لە زۆرداری دەکەیتەوە. لەبەر ئەوە هەموو کاتێک لە غەم و پەژارەدا دەژیت و دوژمنت زۆرە. ئەوە نهێنی چۆلەکەی بوو. واتای وشەکانمان هەیە: چۆلەکە، دەتوانین بڵێن چویچک، دەتوانین بڵێن کێشکە. دەژڵێن چێشکە. چۆلەکە، چویچک، کێشکە. لە ناکاو لە پڕ پەلاماری دەدات، پڕی دەداتێ. بە فیزێکەوە بەلەخۆبایی بوونەوە بەلووتبەرزیەوە. چڵ تایدار لق. سیسەڵەیەکی لاواز. پەژارە خەم خەفەت. ڕاهێنانمان هەیە، پرسیارمان هەیە، دەبی وەڵامی بدەینەوە. وەڵامەکانیش لە چێ دەنووسین؟ لە تێنووسەکانمان دەنووسین. بۆچی ڕێوی پەلاماری چۆلەکەکەیدا؟ بۆچی؟ تاوەکو بیخوات. ڕێوی بەچی بەناوبانگە؟ ڕێوی بە فێڵبازی بەناوبانگە. نهێنی چۆلەکەکە چی بوو؟
چۆڵەکە بیر لە ئازاردانی کەسانی تر ناکاتەوە. دێنە سەر ددانەکانمان. هەمومان ددانمان هەیە. خواردنی پێدەخۆین. دەبێت پاک و خاوێنی ڕابگرین. بزانین کتێبەکەمان ئامۆژگاریمان چ دەکات لەبارەی ددانەکانمان. خوێندکارانی خۆشەویست، دروستی ددانەکانمان نیشانەی تەندروستیمانە. واتە ئەگەر ددانەکەت خاوێن و تەندروست بوو ئەوە تو کەسێکی ساغی و نەخۆشنی تەندروستی. بۆیە پێویستە ئاگاداری ددانەکانمان بین، ڕۆژانە بە فڵتە و هەویری ددان بیان شۆین. لە دوای هەر نان خواردنێکدا پاکیان بکەینەوە. شیرینی کەم بخۆین. هەروەها وا باشە جاروبار بچینە لای پزیشکی ددان بۆ پشکنین و پاراستنیان لە کلۆری و نەخۆشی دیکە. مرۆڤ بە دوو جار ددانی دێن. ددانەکانی جاری یەکەم پێیان دەگوترێت ددانی شیری. ژمارەیان 20 ددانە. لە تەمەنی 6 ساڵی بەولاوە ئەم ددانانە دەکەون و دوای ماوەیەکی دی ددانی هەمیشەیی دێن کە ژمارەیان 32 ددانە. ئەم ددانە هەمیشەییانە ئەگەر کەوتن ددانی دیکەیان لەجێ نایەتەوە. واتە دەبی زۆر ئاگاداری ددانەکانمان بین. وشە واتامان هەیە تەندروستی ساخلەمیە لەشی. چ بڵێ تەندروستی چ بڵێ ساخلەمیە هەردووکی یەک واتایە. بۆیە لەوە پاکیان بکەینەوە پاکیژیان بکەین. نەخۆشی نەساغی پێیان دەگوترێت دبێژنێ. بەولاوە ئەولاتر نایەتەوە ناهێتەوە. قوتابیانی خۆشەویست، ئەم ئەندامانەی خوارەوەی لەشی مرۆڤ لەسەر وێنەکەت دیار بکە. هەیتمان چاو، گوێ، سینگ، دەست، ئەنگوست، ئەژنۆ، پەنجەی پێ. ئەمەشیان ناوک. چاڵاکی ددان کۆی دەکەینەوە؟ زۆری دەکەین ددانەکان. چاو دوو چاومان هەیە دەبێتە چی؟ چاوەکان. دەست دەستەکان. ئەنگوست ئەنگوستەکان. پەنجە پەنجەکان. نینۆک نینۆکەکان. چۆک چۆکەکان. بەو شێوەیە ئەوەی لە بۆ زیاد دەکەین. ئاوەن و نیشانەی کۆیە. باشە؟ نیشانەی کۆیە. ددانەکان، چاوەکان، هەموو وشەکان کۆ دەکەینەوە. بەو شێوەی نمونەی کتابەکە داینێ. ئەلێرە هەیتمان چاڵاکی سێمان هەیە پێچەوانەی دەکەینەوە بە ئامرازی نا. بە نیشانەی نا نەرەی دەکەین پێچەوانەی دەکەینەوە. خۆش ناخۆش. خوێندکاری ژیر تۆش وەکسەرەوە پەیوەکانی لای خوارەوە تەواو بکە و داوات لێ دەکات لە ژمارە 7 ڕا بە خۆت چەند وشەی بدەیت. ساز دەیکەینە ناساز. بەجێ نابەجێ. واتە ئەلێرە لە پێشی یەک نای لە بۆ زیاد دەکەین. ئارام نائارام. پەسەند ناپەسەند. ڕێک ناڕێک. پاک
ناپاک. وشەی تر هەیتمان ساغ ناساغ، بینا نابینا، ڕاست ناڕاست، ڕەسەن ناڕەسەن. زۆر وشەی ترمان هەیە دەتوانین لە شوێنی داینین. قوتابیم بابەتمان هەیە بە ناوی قوتابیم. هەروەک دەبینین ئەو کوڕە جوانە جانتای لە پشتیە و قوتابخانەشمان لێ دیارە. قوتابیم لە پۆلی سێ، ئازا و ژیر بەڕێ و جێ، بولبولی گچکە و ساوە، لە باخی ژین بێپەروا. شەیدای گوڵی زانستم، هەر خوێندنە مەبەستم. شەو ڕۆژ هەوڵ دەدەم، بەهۆی کتێب پێ بگەم. تا بگەمە خۆشی ژیان، لە چوارچێوەی کوردستان. ژیر واتە عاقڵ، بێپەروام واتە بێترسم بێباکم. شەیدا واتە عەوداڵ، کەسێک شەیدایەتی دایم لە دوایەتی عەوداڵ. باشە، شەیدای خوێندنە، بەردەوام بە دوای خوێندنە، عەوداڵی خوێندنە. بەڕێ و جێ واتە ڕێک و پێک، هەوڵ دەدەم، کۆشش دەکەم، تێدەکۆشم، پێ بگەم بیگەمێ. ڕاهێنان پرسیارمان لێ دەکا، وەڵامی دەدەینەوە. ئەم پرسیارانەی خوارەوە وەڵامی ئەم پرسیارانەی خوارەوە بدەوە. تۆ لە قوتابخانە فێری چی دەبیت؟ لە قوتابخانە فێری چی دەبین؟ زانست و زانیاری. تۆ شەیدای چی؟ شەیدای خوێندن. ڕاهێنانمان هەیە، شێعرەکەمان هەندێک وشەی لێلادرا، دەبێ بۆشاییەکان پڕکەینەوە. قوتابیم لە پۆلی سێ، هەر خوێندنە مەبەستم. لە باخی ژین بێپەروام، شەو و ڕۆژ هەوڵ دەدەم، بگەمە خۆشی ژیان، لە چوارچێوەی کوردستان. چالاکی خوێندکارێکی دەنگخۆش سرودێکی کوردی بڵێت. ئەگەر سرودێکی کوردی خۆش دەزانی بڵێ. بە خەتێکی جوان دوو جار ئەم دیرە هۆنراوەیە بنووسەوە. بخوێنە چونکە خوێندن مەرهەمە بۆ زامی گەل. دێنە سەر بابەتێکیکە ئەنجامی درۆکردن. درۆکردن، بزانین ئەنجامی درۆکردن چییە؟ ئەوە شوانە مەڕی هەیە، ئەوەش گورگە هاتە پەلاماریدا. بزانین چۆن گورگەکە هاتیە. ڕۆڵەکانم درۆکردن ڕەوشتێکی ناشیرنە، ئەنجامی زۆر خراپە. با ئەم چیرۆکەتان لەسەر خراپی درۆکردن بۆ بەگێڕم. جارێکیان شوانێک مەڕەکانی دەلەوەڕاند. دەلەوەڕاند واتە خواردنی پێدەدان. لەپڕ هاواری کرد، هۆ خەڵکینە بگەنە هانام، گورگ مەڕەکانی منی خوارد. خەڵک بۆ ڕزگارکردنی مەڕەکانی خێرا ڕایان کرد. بەڵام شوان لە قاقای پێکەنینیدا گوتی بەخوا وانە بوو درۆم کرد. ڕۆژ هات و ڕۆژ چوو، گورگ بەڕاستی کەوتە ناو مەڕ و ماڵاتەکە و شوان هاواری لێ هەستا. خەڵکینە ئەی هاوار، گورگ مەڕەکانی منی خوارد، زوو فریام کەون. خەڵکەکە گوێیان پێ نەدا، چونکە پێشتر شوانە درۆی لەگەڵ کردبوون. بۆیە گورگ مەڕەکانی بێسەروبەر کردن. جا ڕۆڵەکانم درۆکردن هەموو کاتێک ئەنجامی خراپی هەیە. هەروەک پیرەمێردی شاعیر دەڵێت، درۆزن ئاگری لە ماڵ بەربوو بوو، وتیان درۆیە کەسی بۆ نەچوو. ئەوەش ئەنجامی درۆکردن. وشە واتە گوێ،
گوه شوان شوان مەڕ پەز لەپڕ لەناکاو بگەنە هانام فریام کەون بمگەنێ پرسیار و وەڵاممان هەیە پرسیارمان لێ دەکا وەڵامی دەدەینەوە شوانەکە چ درۆیەکی کرد گوتی گورگ مەڕەکانی منی خوارد خەڵک کە بەهانای مەڕەکانەوە هاتن شوانەکە چی گوت لە قاقای پێکەنینیدا و گوتی بەخوا وانە بوو درۆم کرد بۆچی خەڵک لە جاری دووەمدا باوەڕیان بە شوانە نەکرد چونکە پێشتر درۆی لەگەڵ کردبوون چالاکیمان هەیە چار وێنەمان هەیە سەگ و ئەسپ مەڕ و مریشک ئەلێرە 16 تایبەتمەندیمان هەیە 16 دەستەواژە وشەمان هەیە لەگەڵ کام لەو وێنانە بگونجێ لە ژێری ژمارەکەی دادەنێن بۆ نمونە هێلکە دەکات کامیان هێلکە دەکات مریشک هێلکە دەکات لە ژێری ژمارە یەک دەنووسی بە هەمان شێوە بۆ ئۆکانتکەش چالاکیمان هەیە بە هێڵێک ببورن زیاد ڕۆیشت بە هێڵێک وشە پێچەوانەکانیان دەگەینینە یەکتر ئەو وشێکە پێچەوانێتی بۆ نمونە دەڵێن ئەلێرە هەیتمان درۆزن پێچەوانەی درۆزنی چیە دەگەڕێم دژمن هەونیە نزیک هەونیە سەربەستی هەونیە کامەوە ڕاستگۆ پێچەوانەی کەسی درۆزنە ناشیرن پێچەوانەی ناشیرنی چیە دەگەڕێم جوان یەک هێڵی ناشیرن لە بۆ جوانی دێنم بە هەمان شێوە لە بۆ وشەکانی تر دێنە سەر زانایەکی نەمر کارزان منداڵێکی زیرەک بوو دەمێک بوو بیری لە چۆنیەتی پەیدابوونی شەو و ڕۆژ دەکردەوە بۆیە لە مامۆستای پرسی مامۆستا پێمان ناڵێ شەو و ڕۆژ چۆن پەیدا دەبن مامۆستا ئافرینی لەم پرسیارە کرد و ئەوجا گوتی قوتابیانی خۆشەویست سەدان ساڵ لەمەوبەر زانایان وایان دەزانی کە خۆر لە ئاسمان دەسووڕێتەوە بەو سوورانەوەیە شەو و ڕۆژ پەیدا دەبن زانایان وایان دەزانی کارزان واتە وایان دەزانی کە زەوی بێجوڵەیە و خۆر جوڵە و سوورانەوەی هەیە مامۆستا بەڵێ بەڵام پاش سەدان ساڵ زانای بەناوبانگی پۆڵەندی کۆپەرنیکۆس لە کتێبەکان نووسرایان نیکۆلاس کۆپەرنیکۆس فەرقی نییە ئەم بیرروڕایەی ڕاست کردەوە ئازاد مامۆستا چۆن هەڵەکەی ڕاست کردەوە مامۆستا ڕۆڵەکانم پاش لێکدانەوەیەکی زۆر بۆی دەرکەوت کە خۆر هیچ جوڵەی نییە بەڵکو زەوی دوو جۆر جوڵەی هەیە جۆری یەکەم بە ماوەی ساڵێک بە دەوری خۆردا دەسووڕێتەوە بەم سوورانەوەیە هەر 4 وەرزی ساڵ پەیدا دەبن وەرزەکانمان چیە بەهار هاوین پاییز زستان جۆری دووەمیش بە ماوەی شەو و ڕۆژێک بە دەوری خۆیدا دەسووڕێتەوە بەم سوورانەوەیە شەو و ڕۆژ پەیدا دەبن کارزان زۆر سوپاس مامۆستاگیان هەزاران سڵاو لە یادی زانای نەمر کۆپەرنیکۆس وشە واتامان هەیە خۆر واتە ڕۆژ ئەو ڕۆژەی ڕۆژانە دەیبینین لە ئاسمان گەرمی و زەمان پێ دەبەخشێت دەسووڕێتەوە دەخولێتەوە گۆی زەوی تۆپی زەوی بێجوڵەیە نابزویت وەستاوە سەدان ساڵ بۆشاییمان هەیە ڕاهێنان
سەدان ساڵ لەمەوبەر زانایان وایان دەزانی کە بۆشایی وایان دەزانی کە خۆر بە دەوری زەوی دەسوڕێتەوە. زەوی بە دەوری خۆردا بۆشایی و هەر بۆشایی پەیدا دەبن. زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە و هەر چواروەرز پەیدا دەبن. زانای بەناوبانگی پۆڵەندی بۆشایی ناوی چ بوو؟ نیکۆلاس کۆپەرنیکۆس. بۆی دەرکەوت کە خۆر هیچ جوڵەی نییە. لەو بۆشایی دەنووسین جوڵەی نییە. ئەلێرە سەدان ساڵ لەمەوبەر زانایان دەزانی کە خۆر بە دەوری زەوی دەسوڕێتەوە. زەوی بە دەوری خۆردا دەسوڕێتەوە و ئەلێرە دەنووسی دەسوڕێتەوە و ئەلێرە هەر چواروەرز نووسە چواروەرز پەیدا دەبن. زانای بەناوبانگی پۆڵەندی نیکۆلاس کۆپەرنیکۆس. ئەگەر جێت ناب بەتانێ بنووسە کۆپەرنیکۆس یان دەتوانی بە وردی ئەمە بڕێک لە برنتر بنووسی. بۆی دەرکەوت کە خۆر هیچ جوڵەی نییە. ئەلێرە دەنووسی جوڵەی. شەو و ڕۆژ لە ئەنجامی سوڕانەوەی زەوی بە دەوری خۆیدا دەنووسی خۆیدا پەیدا دەبن. چاڵاکیمان هەیە. ساڵ چەند وەرزە؟ ناوەکانیان دەڵێن. ساڵە چوار وەرزە: بەهار، هاوین، پاییز، زستان. زەوی بە ماوەی 24 کاتژمێر ئەلێرە دەنووسی 24 کاتژمێر بە دەوری خۆیدا دەسوڕێتەوە. زەوی بە 365 ڕۆژ بە دەوری خۆردا دەسوڕێتەوە. ئەلێرە ژمارەی ڕۆژەکان دەنووسی 365. ئەو بەخەت چاڵاکی سێ بە خەتێکی جوان دووجار ئەم دێرە لە تێنووسەکەت بنووسەوە. خۆر سەرچاوەی ڕووناکی و هەموو وزەیەکە. خۆر سەرچاوەی ڕووناکی و هەموو وزەیەکە. چاڵاکیمان هەیە. قوتابی خۆشەویست، ساڵ 12 مانگە، ساڵ 4 وەرزە و 12 مانگیشە. هەر وەرزێک 3 مانگە. ناوی مانگە کوردیەکان ئەمانن. داوام لێتان کردبوو لەبەری بکەن. خۆشحاڵم هەمووتان لەبەرتان کردبوو. وەرزی بەهارمان هەیە، وەرزی هاوین، وەرزی پاییز، وەرزی زستان. یەکەم مانگمان نەورۆز. دوای ئەو گوڵان، جۆزەردان، پوشپەڕ، خەرمانان، گەلاوێش، ڕەزبەر، گەڵاڕێزان، سەرماوەرز، بەفرانبار، ڕێبەندان، ڕەشەمێ. سەیرانێک لە کوردستانێ. سەیران و خۆشی و گەشتان وەک لە وێنەکەی دەبینین. بزانین سەیرانەکە چۆن بووە. هۆگر دگەل خێزانە خۆ دچوونە هاوینگەها بێخاڵ. برێڤە و دپەنجەرە ئۆتۆمبیلی ڕا هۆگری بەرێ خۆدا سروشتێ کوردستانێ. چیاو گر و دۆڵ و نەهالان. دلێوی بڤان دیمەنێن جوان گەلک خۆش بوو. پشتی گەهیشتنەوێ دەرێ دناو ئاوێدا هۆگری یاری دکرن. ئەلەند نیاسی و بوونە هەڤاڵێن ئێک و دانوستاندن کرن. هۆگر ئەلەند لەکوێ هاتووی؟ ئەلەند ئەز ji dihokê hatîme. هۆگر پرسیاری لێ دەکات دەچیتە قوتابخانە؟ ئەو نیشانەی پرسیاری دەبینین بە شێوەی پرسیار دەخینەوە. دەچیتە قوتابخانە؟ بەلێ و ئەس گەلێکێ زیرەک و چەلەنگم. هۆگر ساڵی داهاتوو دێمە شاری دهۆک و بە کرمانجی دێ ئاخڤم. ئەلەند بەلێ ئەم یەک میللەتین. پاشان خودا حافیزی لە ئێک و دوو کرد. هەر یەک چوو دەڤ خێزانە خۆ.
ئەلەندی گوتە بابێخۆ بۆچی هەتا نهۆمە ئێک زمانێ خواندن و نوویسینێنینە؟ باب ئەلەند ماتە ئەو داروبار نەدیتن هەمیەن ڕەش بووی خەم لاچیایان گوهارتبوو ئەو دژمنێ ملەتێ کورد سۆت بوون وان نەدهێلا ئەم ببینە یەک لێ کورد یەکن و نابنە دوو. ئەلەند سۆز بێت بابەگیان ساڵا داهاتی بە کرمانجییا ژێری باخبم. وشە واتامان هەیە؟ وشە واتایەکەی زۆرترە لە چاو بابەتەکانی تر. هاوینگە واتە هاوینە هەوار، برێڤە لە ڕێگادا، بەرێ خۆدا تەماشای کرد. گر واتە گرت، نەهال گەلی، پشتی دوای، بڤان بەمانە، وێرێ ئەوێ، چەلەنگ چالاک، نهۆ ئێستا، گوهارتبوو گۆڕیبوو، خەمل جوانی، لێ واتە بەڵام، باخڤم واتە قسە بکەم بدوێم، ڤانە ئەمانە. ڕاهێنان وەڵامی ئەم پرسیارانە دەدەینەوە لە دەفتەرەکانتان وەڵامەکان دەنووسنەوە. یەکەم پرسیار هۆگر و خێزانە خۆ کێوە چوون؟ هۆگر و خێزانە خۆ چوونە هاوینگەها بێخاڵ. هۆگری پەنجەرە ئۆتۆمبیلی ڕاچە دیت؟ سروشتی کوردستان. هۆگری کێ ناسی؟ هۆگری ئەلەند نیاسی. ئەلەند لە چ باژێرەی هاتبوو؟ ئەلەند ji dihok hatibû. ئەلەندی چ سۆزدا؟ چ بەڵێنێکی دایە بابی ئەلەند؟ سۆز بێت بابەجیان ساڵا داهاتی بزان ئەلێرە ئەو وەڵامەی دەنووسنەوە. بابەجیان ساڵا داهاتی بە کرمانجییا ژێری باخڤم. ئەو خەتە ئەوەی کە ڕۆژانە لەگەرە من نەینووسیا یاخود نەهاتیە دەتانی ئێستاکە لە خۆی بنووسەوە. ئەم بۆشایانەی خوارەوە پڕ بکەوە. ڕاهێنانی دووەممان هەیە بە وشەی گونجاو بۆشاییەکان پڕ دەکەینەوە. هۆگری چی دەکرد؟ هۆگری دکردن. چی دەکرد هۆگر؟ یاری. ئەلێرە دەنووسی یاری یاری. هۆگر و بۆشایی بوونە هەڤاڵێن ئێک. هۆگر و ئەلەند بوونە هەڤاڵێن ئێک. باب ماتە ئەو دار و بار نەدیتن هەمیەن ڕەش بوون ئەلەند گەلێکی زیرەک و چەلەنگم. ناوی سێ هاوینە هەوار سێ هاوینگەی کوردستان بنویسە. بێخاڵ، سەرسنگ، سۆلاف. بۆچی دەبێژنێ هاوینگە؟ چونکە شوێنی سەیران و گەشتە. هەر قوتابیەک چاڵاکی دوو هەر قوتابێک باسی سەیران بکات لە ڕۆژی نەورۆز لەگەڵ خێزانەکەی بەیەکەوە باسی سەیرانمان کرد دەتوانن لە ماڵش لە خۆتان باس بکەن لەگەڵ دایە-بابە یاخود خوشک و برایەکانتان یان لەگەڵ هاوڕێت باسی سەیران و گەشت بکەیت. هەیتمان هاوین کۆ گە پاشگری گە بوویتە چی؟ هاوینگە. تۆش ئەم وشانە وەکو سەرەوە لێ بکە. دەرمان دەرمانگە، جێگە دەرگە، خوێندنگە، پەیمانگە کارگە. باشە؟ ئەو وشانە دێن ئەلێرە دەنووسینەوە. کۆتر و مێرولە جارێکیان کۆترێک بۆ ئاو خواردنەوە لەسەر کەناری ڕووبارێک ڕاوەستا بوو. چاوی بە مێرولەیەک دەکەوێت. کەوتۆتە ناو ڕووبارەکەوە. خەریکە بخنکێت.
کۆترەکە دڵی بە مێرولە هەژارەکە سوتا و چیلکەدارێکی بۆ هاوێشت تا خۆی پێوە بگرێتەوە. مێرولەکە سواری چیلکەدارەکە بوو، لە خنکان ڕزگاری بوو. زۆر سوپاسی کۆترەکەی کرد. پاش ماوەیەکی کەم کۆترەکە بۆ سەردارێکی نزیک ڕووبارەکە هەڵفڕی. ڕاوکەرێک چاوی پێکەوت و ویستی ڕاوی بکات. مێرولەکە دیتی ڕاوکەرەکە دەیەوێت کۆترەکە ڕاو بکات، لە دڵی خۆیدا گوتی: ئەو کۆترە منی لە خنکاندن ڕزگار کرد، پێویستە منیش ئەو ڕزگار بکەم. پاشان مێرولەکە خێرا خۆی گەیاندە ڕاوکەرەکە و توند لاقی گەست. ڕاوکەرەکە ئاوری دایە و ئاگای لە کۆتر نەما. لەو کاتەدا کۆترەکە هەڵفڕی و لە پاداشتی ئەو چاکەی کە لەگەڵ مێرولەکەدا کردبووی لە مردن ڕزگاری بوو. دێنە سەر وشە واتایەکان. کەنار واتە ڕۆخ قەراخ، باشی چاکی. لەو کاتە لەو دەمە چیلکە دارێکی باریک. خێرا بەلەز بەپەلە گەست گازی لێگرت، هاوێشتی فڕێیدا. دێنە سەر ڕاهێنانی یەک بۆشاییمان هەیە. کۆترەکە لە ڕووبارەکە چی دیت؟ کۆترەکە لە ڕووبارەکە مێرولەیەکی دیت خەریک بوو بخنکێت. کۆترەکە چیلکە دارێکی ئەلێر دەنووسی چیلکە بۆ مێرولەکە هاویشت بۆ ئەوەی پێیدا هەڵبگەڕێت، واتە خۆی ڕزگار بکات و بکەویتە سەر چیلکەدارەکە. مێرولەکە چی کرد؟ مێرولەکە سواری چیلکەدارەکە بوو، لە مردن لە خنکان ڕزگاری بوو. ئەلێر دەنووسی خنکان. چێ کۆترەکەی دیت؟ ڕاوکەرەکە کۆترەکەی دیت و ویستی ڕاوی بکات، ئەلێر دەنووسی ڕاوکەر. مێرولەکە لە دڵی خۆیدا چی گوت؟ گوتی پێویستە من هەوڵ بدەم بۆ ڕزگارکردنی ئەو کۆترەی، ئەلێر دەنووسی ڕزگارکردنی ئەو کۆترەی کە منی لە خنکاندن ڕزگار کرد. باشە، دێنە سەر ڕاهێنانی سێ. ئەم وشانە دەنووسیەوە لە تێنووسەکەت: تەڕ و وشک، دار و بەرد، ڕەش و سپی، گژ و گیا. ئەو وشانە لە تێنووسەکەت دەنووسیەوە. چاڵاکێک ترمان هەیە: تۆ چاکە بکە و بیدە بە ئاوە. تۆ چاکە بکە و بیدە بە ئاوە، با کەس نەزانێ لای خوا نووسراوە. دوو جار ئەمە لە بە خەتێکی جوان ئەو هۆنراوەی دەنووسیەوە لە تێنووسەکە. دێنە سەر کوردستان. کوردستان ئەو خاکێکە خاکی کوردانە و کوردەکان لێ دەژین و چەندەها نەتەوەی تریشی لێ دەژین، بەڵام خاکی کوردانە. ئاڵای خۆمان هەیە، جلوبەرگی خۆمان هەیە. ئەم کوردستانە جوانە، خوێن و دڵ و چاومانە. خۆشم دەوێ پڕ بەدڵ، ئەی پارێزم وەکو گوڵ. سەربازی گەل و خاکم، ڕۆڵەی چوست و چالاکم. کوردستان دەپارێزم، بە هەموو توانا و هێزم. سنگم دەکەم بە قەڵغان، بۆ بەرگری نیشتیمان. وشە واتای PDF-ەکەی وەکو ئەوی کتابەکە نییە، بۆ ئەلەوەی ناخینمەوە. وڵاتی کوردان ناوی چییە؟ کوردستان. دەڵێ وڵاتی کوردان ناوی کوردستانە، کوردستانی خۆشەویست. ئاڵای کوردستان چەند ڕەنگە؟ ڕەنگەکان ئەلێ دەنووسی. ئاڵایەکی کوردستانش ئەگەر پێترا لە دەفتەرەکەت دەکەی. ئاڵای کوردستان 4 ڕەنگە. ئەو چاڵاکە کۆتا چاڵاکی بوو لە دەفتەرەکانتان نووسیمانەوە.
ناوی 5 شار لە کوردستان بڵێ: هەولێر، دهۆک، سلێمانی، مەهاباد، کەرکووک. ئەوانە هەمووی شاری کوردینە. نووسیتمانەوە. نەخشەی کوردستانمان دیت. ئاڵای کوردستان، شاری مەهاباد، دیاربەکر، کەرکووک، قامیشلی. هەریەکەیان دەکەونە کوردستانە. مەهاباد دەکەوێتە کوردستانی ئێران، دیاربەکر کوردستانی تورکیا، کەرکووک کوردستانی عێراق، قامیشلی کوردستانی سووریا. دێنە سەر بابەتێکی تر، زستانی کوردستان. ئێستا کەش لە وەرزی زستانی ساردی. زانی زستان چییە؟ گەرمە یان ساردە؟ زستانی کوردستان. هەموومان دەزانین کە ساڵ بریتیە لە 4 وەرز: بەهار، هاوین، پاییز، زستان. بەهار سەری ساڵە و سەرەتای ژیانەوەی دار و درەخت و گژ و جیایە. پاش بەهار هاوین دێت و هەوا گەرم دەبێت و میوە پێدەگات و دەغڵ و دان دەدروێتەوە. ئەوجا پاییز دێت و لە پاییزدا بەرهەمی ساڵ کۆ دەکرێتەوە. ئازوخەی زستان ڕێک دەخرێت. لە دوای هەمویان زستان دێت. کوردستان کە زۆربەی خاکەکەی شاخاوی و کوێستانە، لە زستان هەوای سارد دەبێت و بەفر و بارانی لێدەبارێت. شاخەکانی بەرگێکی سپی بێگەرد دەپۆشن و خەڵکی بۆ خۆپاراستن لە سەرما جل و بەرگی گەرم لەبەر دەکەن و کاتێک لە ماڵ چوونە دەرەوە خۆیان باش دەپێچنەوە. سەرەڕای ئەوەی زستان سارد و سەرمایە و بەفر ڕێگای سەیران و چوونە دەرەوە دەگرێت، زۆر شتی خۆشی تێدایە. دوای بەفربارین شێرە بەفرینە دروست دەکەین و لەگەڵ هاوڕێکانمان شەڕەتۆپەڵ دەکەین. شەوان لە ماڵەوە دادەنیشین. دوای نووسینەوەی وانەکانمان لە ناو نوێنی گەرمدا دەنوین و خۆمان بۆ کار و خوێندنی سبەینێ ئامادە دەکەین. بریتیە واتە پێک دێت. زۆربەی زۆرینە. خاک واتە زەوی. شاخ چیا کێو کەژ. ئامادە دەکەین، ئیش دەکەین. بێگەرد واتە خاوێن پاک. لە دوای ئەو ڕاهێنان یەکمان هەیە، پرسیارمان لێ دەکا، وەڵامی دەدەینەوە. وەڵامەکان چ دەکەین؟ لە پێنووسەکەمان دەنووسین. ساڵ لە چەند وەرز پێک دێت؟ ساڵ لە 4 وەرز پێک دێت. وەرزی بەهار چۆن دەبێت؟ وەرزی بەهار ئەلێرە ئەوە زیاد ڕۆی بورن. وەڵامەکەتان دەمێت لە بۆتان دەربینم بزەبت وەکو ئەو بنووسنەوە. ئەلێر ڕادەنووسی بەهار سەری ساڵە و سەرەتای ژیانەوەی دار و درەخت و گژ و گیایە تا ئەو خاڵە. ئەوە وەرزی بەهار. بەهار سەری ساڵە و سەرەتای ژیانەوەی گژ و سەرەتای ژیانەوەی دار و درەخت و گژ و گیایە. هەوای کوردستان لە زستان چۆنە؟ هەواکەی ساردە و بەفر و بارانی لێدەبارێت. لە زستان بۆچی ڕێگای سەیران دەگیرێت؟ بەهۆی بەفربارین. شێرە بەفرینە چییە؟ شێرە بەفرینە لە تۆپەڵی بەفر بووکە بەفرینە دروست دەکرێت. ئەم ڕستانەی خوارەوە بەڕاستی بە هێڵێک بە یەکتر بگەینە. ساڵ بریتیە لە 4 وەرز. باشە، هێڵێک ئەلێرە دەینی لە بۆ 4 وەرزی. لە پاییزدا بەرهەمی ساڵ کۆ دەکرێتەوە. شێرە بەفرینە لە زستان دروست دەکرێت. بێگومان شێرە بەفرینە لە زستانە ناتوانین لە هاوینان دروستکەین، چکە هاوینان بەفر نییە.
ئەم وشانەی خوارەوە بخوێنەوە: شاخ و داخ، بەرد و هەرد، شوان و گاوان، چاو و برۆ، مێوژ و گوێز، شێر و پڵنگ، تیر و کەوان. هەتاوەکو ئێرە بابەتەکانی کتێبی کوردیتان تاوەکو ئێرە پێداچوونەوەمان کرد. هەتا ئێرەشمان لە بەوەرزی یەکەم خوێند و کۆتاییمان پێهینە. سوپاس، هیوادارم سوودی هەبووی لە بۆ هەمووتان.